کاگادل سپاس بۆ ئامادەبوونە دیارە ببوورە تۆ وتەبێژی دەستەی نەزاهنیت و تەبێژی لیژنەی نەزاهی لە پەرلەمانی عێراق بەرحاڵ سپاس دەکەم دەمێ بزانم ئەو هەوڵە چۆنە کە دەتانەوێت لە ڕێگەی دادگاکانەوە فشار دروست بکەن بۆ ئەوەی کۆتایی بە گەندەڵی بێنن لە عێراقدا. سڵاو لە بەڕێزت لە تەواوی بینەرانی NRT خۆشەویست. ئەلبەتی مەوەکو لیژنەی جەنابتان ئەزانن دووچاری ئەو هەمە گەندەڵیانە بوونەتەوە کە لە عێراقا هەیە. عێراق ئێستا یەکێ لە وڵاتانەیە کە لە لیستی شەفافیەتی نێودەوڵەتیا بەداخەوە لە دواوەی لیستەکەیە و لە فەسادا لە پێشەوەی لیستەکەیە. ئەو هەوڵ و کۆشانەیە کە ئێمە ینی دووچاری بوونێتەوە ئێستا شەو ڕۆژ پێوە خەریکین. یەکێک لەو دەستگانەی کە ئێمە ئەمانەوێ هاوکارێکی باشکەوە کۆمەکێکی باشمان بێ دەستگای دادوەریە مەجلیسی قەزای عەلایە محکەمەی نەزاهەیە کە بە کۆی پێڵین دەستگای دادوەری. یەکشتێ بیری هەوڵاتیانی بخەمەوە کە وەختێ باسی جەریمە یا تاوان یا مخالەفات ئەەکەی لە هەر وڵاتێکە لە بەیانی بەشەریەتەوە دووشتمانێ حەقی شخصیمان هەیە کە حەقی تاکە کەسە ئایا ئەوە خوێن بێ ماڵ بێ شەرەف بێ مڵک و ماڵ بێ هی کەسێکە ئەگەر تعدای کرایە سەر ئەچێ خۆی دادگات لە دادگا ئەسکاڵە تۆمارەکە خۆی هەڵ ئەسێ بە داکۆچیکردن لە مافەکانی خۆی. بەڵام شتێکی ترمانە پێوتێ مافی گشتی کە وەختێ مافی گشتیە ئەمە چ کەسێک هەڵسێ ئەگەر دەست درێژێ کرایە سەر مافی گشتی چی دەستگایەکە چی کەسێکە کێ ئەچێ بە شوێن ئەمە کێ ئەچێ سکاڵە تۆمارەکە تەبیعیەوە هەر لە کاتی شریعەتی حەمورابیەوە لە کاتی 8,000 ساڵی حەزارەت و شارستانیتی عێراقەوە دوجار بە درێژایی مێژوو و حکومڕانی تازی عێراقش لە کاتی عوسمانیەکانەوە لە کاتی حکمی ئینگلیزەوە شتێکە بوو لە عێراقە بە ناوی المدعی العام دەستگای ئیدعای عام. ئێستا بەداخەوە دەستگای ئیدعای عام لە عێراقە ئیفلیج بووە و ئەو هەموو دەست درێژیانەیە کردە سەر ماف و سامانی گشتی دەستگای ئیدعای عام هەڵناسە بێ شوکارەکانی خۆی ئەوەیەکێکە لە هۆکاری ئەوەی کە ئیشەکانی ئێمە وەکو لیژەی نەزاها وەکو دەستەی نەزاها وەکو دەستگا چاودێریەکان ئەو هەموو هیلاکیمان هەیە کە چی وەختێ دۆسیەکان تەواوەکە ئینێرین بۆ دادگاکان ناچێتە پێش یان بەلای کەمەوە ئەگەر هەیە ئیدعای عام دەستگای ئیدعای عام بە ئیشەکانی خۆی هەڵسایە تەبیعی ئەو گەندەڵە ئەو زلهێزە گەندەڵانە نانەتوانی وا بکەن. بۆ نمونە کۆمەڵی نمونە هەیە لێکێک مادەیەکی یاسای ئیدعای عام باسی ئەوەکە کە ئیدعای عام پێویستە چاودێری یەک پاراستنی خاکی عێراق مافی هاوڵاتیان سەروەریەکانی گەل و خاک و وڵات ئەبێ بپارێزرێ. ئەبینین کۆمەڵی خەڵکی وەکو داعش دێن سنوور ئەبەزێنن سوپایەکی چەند سەد هەزاری لە بەردەمیان تەسلیم ئەبێ ئەومە چەک و جوبەخانانە تەسلیم ئەکرێ. کاربەدەستێکی زۆر لە باڵا دێتە سەر شاشەکان کە خۆی قایدی عامی قوواتی بەڕیە عەلی غەیدان ئەڵێ ئێمە بە فەرمانی ڕاستەخۆی مالیکی کشاینەوە لە مووسڵ کە فەرمانیەوەمان پێکرا بکشێنەوە شەڕمەکەن. ئەمە دادگای ئیدعای عام هیچ لێکۆڵینەوەکی نەکرد بە پێی مادەی یەک پێویستە مادەیەکی یاساکە پێویستە ئیدعای عام هەڵسێ بە دواداچوونی ئەو لێدوانی کە ئەو کاربەدەستە لە باڵایە داوێتی و بە شوێنی دۆسیەکە بچێ کەیسەکە بچێەوە سەرۆکی گشتی هێزە چەکدارەکان کە نووری مالیکی و کاتە بدرێتە دادگا. نەمان بینی کارەساتێکی وا گەورە هاتنی داعش و هەزارها شەهید بووە و هەزارها خەڵک بریندار بوو و مەلاین خەڵک لە جێگە و ڕێگەی خۆیان ئاوارە بوون. عێراق بەو کارەساتە باشە کاک عادل هەوڵەکەی ئێوە بۆ ئەوەیە یعنی کە داواکاری گشتی یانی ئیدعای عام چالاک بکەنەوە یان دەتانەوێت بەدیری بدۆزنەوانێ؟ خۆی نەخێر ینی ئەمانوێت چالاکی بکەینەوە بە ئیشوکارەکانی خۆی هەڵسێ لە ئێستا ئیفلیج بووە و ئیفلیج کراوە ئیشوکارەکانی خۆی هەڵناسێ. لەبەرەوە کاتێ من لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیا جەنابتان ڕەنگە ئاگادار بووبن باسی ئەوەم کرد کە چالاک نییە و سستە و بە ئیشوکارەکانی خۆی هەڵناسی. ئێمە سەرۆکی ئیدعای عامان بان کرد بۆ لیژنەی نەزاها و لێکۆڵینمان من خۆم ڕوبەڕوو لێکۆڵینم لێ کرد کە بە ئیشەکانی بۆچی هەڵناسێ. ینی
بینیمان پیاوێکی چالاک نییە لەبەرەوە کاتێکە لە ڕاگەیانەکانە منۆک و ئیشوکار و پیشەی خۆم پێویستە لەسەر شانم دەستنیشانی ئەو کەم و کوڕیانە بکەم بینیمان ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراق مەجلیس القەضا لە علاکەیتر بەرزترین دەسەڵاتی دادوەریە یاداشتێکیان یا ڕوونکردنەوەیەکیان تەوجی ئاراستەی من کرد ئیلە سیادەت النایب عادل نووری و ڕوونکردنەوەیەکی زۆریان داوە کە ئێمە وامان کردو ئەومان کردووە بە مەرجێ ئەوانەی ئەوان باسییان کرد ئەسڵەن لە لێدوانەکە منان نەبووە بۆیە منیش ینی بەرنامی ترم لەسەر ئەوە کردووە ڕوونکردنەوەمدا کە ئەگەر ئێوە بەو شێوە کاروباری دادگایی بکەن وەڵای ماڵکاولی ئەو ئێمە بدەین بە سەرمانە لە کاتێکا کە پێویستە ئیشوکاری دادگایی هەمووی لەسەر بەڵگە بێ و هەمووی لەسەر ڕوونکردنەوە بێ و هەمووی لەسەر چاوڕۆشنی بێ ئەمە ئەوەی گەیاند من بە ئەنجومەنی باڵای دادوەریم لە عێراقاوت کە ئەوەی گەیاندوە کە ئێوە ئەسڵەن گوێتان لە وتەکانی من نەگرتووە تەماشای بەرنامەکەشتان نەکردووە دیارە گوێتان لە مخبر سڕیە کردو یا چۆلەکەکە خەبەری بۆ هێناون ئەوە لێدوانەکەی من طبعاً پێش بۆم ناردن لەسەر سیدیەک و لینکەکەشم بۆ ناردن ئەسڵەن ئەوانەی ئەوان باسییان کردبوو من لە دوور نزیک باسم نەکردبوو ئەو مۆزۆی باسم کردبوو شتێکی تر بوو ڕوونکردنەوەکان شتێکی تر بوو بەپێی ئەوە من طبیعی ئیدانەم کردن و نەزاهش ئەمە لە پێچینەوەیان لەکەین ئەمە ئەوە ئەگەینە کە ئەم دەستگایەکی دەستپاک نییە و دەستگایەکی ئەمین نییە لە کاتێککە ئەوان ڕۆژانە دەیەها حکم ئەدەن بەسەر هاوڵاتیانە بۆ دەسێدارەدان و بۆ حکمی ئەبدی و بۆ ئەوە باشە دەوترێت لە عێراقا ئەوانەی کە گەندەڵی دەکەن خەڵکانی بەرپرسن خەڵکانێکن کە لە پۆستە باڵاکانی عێراقدان دادگا و داواکاری گشتی دەتوانێت لەمانە بپرسێتەوە بپێچێتەوە بەپێی ئەو سروشتەی کە ئێستا ئەم ناوچەیە هێتی و بە تایبەت عێراقیش حتمما دەسەڵاتی دادوەری لە عێراقەیەکە لەو سێ دەسەڵاتەیە کە تەبەن دەستوری عێراقیابی هاوڵاتیان وەکو بیرخستنەوەیەک لەسەر ئەساسی ئەوە ئەم دەوڵەتی ئیتیحادیە پێکاتەوە کە الفەصل بین السڵطات ئێمە سێ سوڵتە و دەسەڵاتمانەیە دەسەڵاتی تەشریعیمانەیە کە بەرنامە دانیە یاسا و ڕێسا دانیە دەسەڵاتی جێبەجێکارمانەیە کە حکومەت و دەستگا جێبەجێکارەکان کە پێویستە هەڵسوکۆتی ڕۆژانیان بەپێی ئەو یاسا و ڕێسا بێ کە دەسەڵاتی تەشریعی کە پەرلەمانە دایناوە و دەسەڵاتی سێمان دەسەڵاتی قەزایی و دادوەریە کاتێکە دەسەڵاتی جێبەجێکار لە هەڵسوکەوتەکانیا لا ئەدا لەو یاسا و ڕێسایانە ئەوەی چێ ئەو دەستگایە ئەتوانێ بڵێ لای داوە یا لەی نەداوە بۆیە دەستگای قەزایی ینی پێویستە بە هیچ جۆرە هیچ ڕەبت و ترس و لەرز و گوێدانێکی بە دەسەڵاتی باشە بەڵام پرسیارەکەی من لەسەر ئەساسەیە کاگادل ینی دەوترێت کە یاسا لە عێراقدا ئیش ناکات بەقەدەوەی کە تەفاهم و لێکتێگەیشتنە تایفی و مەسەبەکان لە عێراقدا ئیش دەکەن قسەکەی منیش لەسەرەوەیە کە ئەگەر بەرپرسێکی باڵا لە عێراقدا گەندەڵی بکات ئەم دادگایە چۆن دەتوانێت لە وڵاتێکدا کە یاسا ئیشی خۆی نەکا ئەو لێ پێچینەوەی لێ بکە لەم کەسە ینی بەنسبەت قەزاوە تەمەەن یەک ئیشیە ئەو ئیشی ئەوە نییە کابرا بگرێ ئیشی ئەوەیە فەرمانی بۆ دەرکا یاسا بەپێی یاسا ئەنجومەنی دادوەری یا دەسەڵاتی دادوەری فەرمان دەرئەکا بۆ ئەو کەسێک کە مخالفەی کردووە بەپێی تەکیفێکی قانونی بۆ کە بەپێی ئەو مادە دەستوریانەی ئەمە شتێکی ئەمە جینایەتە جونحەیە جەریمە چییە تەکیفی قانونی بۆ ئەکاوە ئەو یاساکەی بۆ دەرەکە کە یاسای بۆ دەرکەوەی دەسەڵاتی جێبەجێکارە سوڵتەی تەنفیزیە چیە مەسەلەن کابرا سژن ئەکا بەپێی ئەو یاسای بۆ دەچوە لەبەر ئەوە ئەنجومەنی دادوەری تاکە ئیشەکەی ئەوەیە کە بەپێی ئەو یاسا و ڕێسای لە بەردەستیاتی بەپێی تەکیفی قانونی ئەبی یاساکان دەرکات جا ئەگەر یاسا دەرناکە ئەگەر بێش و کاری خۆی هەڵناسی ئێمەش باسی ئەوەکەین ئەو یەک ئیشیە ئەگەر ئیشەکەی خۆی ناکە ئیتر ئیشی چییە یعنی لەبەر ئەوە ئێمە زەخت و جەخت ئەەکەین لەسەر ئەنجومەنی دادوەری ئەگەر کێشەیەکیانە لە ڕووی تەشریعی ئێمە وەکو پەرلەمان ئەو کێشیان بۆ حەلەکەین و یاسا و ڕێسایان بۆ دائەنین یا مراجعە و پێداچوونەوە ئەەکەین یا هەمواری ئەەکەینەوە و ئەگەر ینی بێتاقەتن لەوەی کە ئەناڵێن بەدەستەوەی دەسەڵاتی جێبەجێکار کۆتی کردوون نایڵێن ڕێگری لێ کردوون ئەوە ئێمە وەکو پەرلەمان و پەرلەمانتار تەبیعی هاوکاری دەسەڵاتی دادوەریەکەین بەڵام ئەوەی ئێمە ڕەچاومان کردووە ئەو سستیەی کە لە ئەنجومەنی دادوەریە هەیە و لە دەسەڵاتی دادوەریە هەیە خۆشیان هەر هەمووی بابەتەکە مەوزوعی نیە بەڵکو زاتیە کۆمەڵێن نمونەمان لە بەردەستایە بۆ نمونە یعنی طبیعی جنابتان ئەگەر نوکمە بدە و پرینسیبێ نابێ هەوای چۆن بڵێ ئەنجومەنی دادوەری لەگەڵ سوڵتا بێ لەگەڵ سوڵتە سیاسیەکە بێ بۆ نمونە لە کاتێکا کە نوری مالکی حکومڕانی عێراقا
هەر ئەم مەدحەت مەحموودە و هەر ئەم ئەنجومەنی باڵای دادوەریە لە عێراقا خۆیان لەسەر کار بوون و هەر ئەم یاسا و ڕێسایانش بوو کە ئێستا هەیە کاتی ئەو لەسەر حکم بوو کۆمەڵێ وەزیر کە نیاری ئینوەری مالیکی بوون حکمیان بەسەرە ئەدرێ لەیان ئەم دەستە قەزاییەوە بەڵام کاتی حەیدەر عیبادی ئەگۆڕێ ئەنی حەیدەر عیبادی دێوە نووری مالیکی ئەگۆڕێ هەمان مەدحەت مەحموود و هەمان ئەنجومەنی دادوەری و هەمان یاسا و ڕێسایە و هەمان متهمن کەچی ئیفراجە بن و بەرائەتیان بۆ دەرئەچێت کەواتە ئەمە ئەوە ئەگەیەنیە کە هەوا و مەیلی ئەنجومەنی دادوەری لەگەڵ سوڵتەی سیاسیە و لەگەڵ کاربەدەستی یەکەمایە و نمونەمان تەبان لەو شتانە زۆرە بۆ نمونە کاربەدەستێکمان هەیە پێم خۆش نییە ناوبەرم بە حەوت جەریمە تۆمەتبار کرابوو حەوت حکمی جینایی لەسەر بوو کە هەمووی جەریمە و هەمووی چۆن بڵێ مخالەفاتی زۆر گەورە بوو بە حەدی ئەوەی کە ئەمە خیانی عوزمای کردووە و حەوت حکمی لەسەر بوو لە کاتێکە هێنانە مەتار لە ماوەی محاکەمەیەکی سووەری دوو محققانات بە 5-6 دقەیەک هەر حەوت تۆمەکان لە ماوەی 3 ڕۆژە لەسەر لابردووە ئیفراجیان کرد و دوجاریش بوو بە ئەندام پەرلەمان و هیچ مشکلەیەکیشی نەبوو ئەمە ئەوە ئەگەیەنێ کاتێ سوڵتەی سیاسی هەوا هەوەستی لەگەڵ هەر مەسئولێکان نەبێ ئەوە ئیتیهامی ئەکاوە ئەگەر بیگرێ ئیعدامی ئەکاوە یان ئەبێ ڕاکاتە دەرەوە یان باسەکەمان ئەوەیە پێویستە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی سربەخۆ بێ و دەسەڵاتێک نەبێ پابند یا پەیوەست بێ بە سوڵتەی سیاسی یان ئەنجومەنی جێبەجێکارەوە طبعاً لەو بارەوە نمونەمان زۆرە و یەکێک لەو جەریمانەی کە ئەوان بێدەنگ بوو لێ جەریمەی سپایکەرە بۆ نمونە دادوەری ینی هەیئەی دیعای عام پێویستە لەسەر جەریمەی سپایکەر بێدەنگ نەبێ بۆ نمونە جەناب داگاداری تقریباً 22 مانگە جەریمەی سپایکەر ئەنجام درراوە تقریباً 20 مانگە ئەنجام درراوە تا ئێستا نازانی چەند کەس مردووە چەند کەس کوژراوە لە کاتێکەمانە سەرباز بوون سەربازیش خۆ دەزانی ئەگەر شەوێک یەک نەفەر دیار نەمێنێ لە معسکەرێکە لە فرقەیەکە بەیانەکەی لە عەرەزاتە دەرەکەوێت چەند کەسە نەفەرێکە ناوی چییە یەکسەر ماوەی 20 مانگ تۆ نەزانی ئایا 1400 1700 1500 تا ئێستا ئەنجومەنی ینی دادوەری و هەیەی دیعای عام زەخت و جەختی نەکردووە بە دواداچوونی نەکردووە وەزارەتی دیفاع لیستێک پێشکەشکە تەنها بە ناو ژمارەی ئەو کەسانی کە تیاچوو وە نمونەشمان زۆرە باشە کاک عادل لە ماوەی ڕابردووە 9 کەسایەتی هەبوون کە منعی سەفەریان لێکرا ئەو بابەتە بە چۆ گەیشتووە ئێستا یعنی ئەو قەدەغەکردنی سەفەرەیان لەسەر لا چووە و دەمەوێت بزانم هەمویان کوردن یان کوردیان تێدایە یەکەم کوردیشیان تێدایە بەڵام من یەکشت و بیر خستنەوە کارزان ینی یەکێک لەو قسانەی من کردمەوە بەرامبەر ینی ئەنجومەنی دادوەریم پێ تۆمەتبار کرد و بێدەنگیشم کردن لیستێکیان دەرکرد لە مانگی نۆی ئەمساڵ مانگی نوێنی پێش تقریبا 4 مانگ لیستێکە تقریبا 336 بەرپرسی باڵای عێراقیان خستۆتەنە ئەو لیستەوە کە منعی سەفەری لێکراوە ئەمە مانگی نۆ کەسیان کوردن بەڵێ نۆ کەسیان کووردە منعی سەفەریان لێکراوە کەسا من وقتی ڕۆژم دانە تەبیعی لیستەکەم وەرگرت لیستەکە لای منە بە شوێنانە ڕۆژن و ئەمانە لەکوێیان و زانیاری وردم لەسەر کۆکردنەوە ئەزانی شۆک بووم شۆکیانی لەناو ئەم لیستە تایەتی ساڵی 2009 ئەسڵەن مردووە ڕۆشت بۆ قیامەت تازە لە مانگی نوێی 2015 ئەڵێ ئەمە منعی سەفەری لێ بکرێ کاکە ڕۆشت مرد قیامەت خستیانە دار و مەیت و ڕۆشت جەنازە و ڕۆشتۆ لە ڕەنگە سەر لە بەردەم محکەمەی قیامەتە ڕەنگە بازێکی شەق و شەلاقی تێڵ درابێ چۆتە محکەمەی قیامەتی و ئیدیا ینی من وتم ئەنجومەنی دادوەری ئەگەر ئێوە ئاوا مامەڵە بکەن ئێمە چۆن سیقەمان هەبی ئەسڵەن ئێوە لەو نۆ کەسە ناوی لەو زۆری تایە لەو نۆ کەسە کوردە نەوەڵا نۆ کەسە کوردەکەمیان ماون خۆشبەختانە هیچیان نەمردوون باشە دەکرێت بزانم لە چ پۆست و مەقامەتێکان لە ئێستادا ئەو نۆ کەسە مەبەستمە دیارە ئەو نۆ کەسە تەبیعی هیچیان ئێستا لە پۆستانی نەمویان بەرپرسانی کورد بوون کاتی خۆی بەرپرس بوون لە عێراق و ئێستا ئێمەیان تەقاعود هاتوونتە بۆ کوردستان هەیەهاتووە خۆی لێرە حەشارداوە هەیە ڕۆشتە دەرەوە ئەحکامیان بۆ دەرچووە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە ئیلقا قەبزە سەر بەلایەنە سیاسەکانن سەر بەلایەنە سیاسەکان بەڵێ
ئەکرێ بزانم بە دیاریکراوی سەر بە چ لایەنێکی سیاسی؟ والله من ئەخلاقیان بعدی ئەوە ماکە زۆر لەبەر ئەم بارودۆخەی ئێستای کوردستان زۆر لەسەر ئەمە نەڕۆین. ئەمجا بەنسبەت من وەکو لیژنەی نەزاهە بەڕاستی ئێمە پیشەیانە مامەڵاکەین، یعنی ئستێداف هیچ لایەنێکی سیاسی ناکەین. ئەو لیستانی کە دێتە بەردەستمان ئەسڵەن بیرم لای ئەوەنی ئەمە کوردە عەرەبە شیعەیە سوننیە لە حیزبەکەی خۆمە لە حیزبێکی ترە، بۆ ئەوەی هیچ عاتیفەیەک نەمگرێ ئەگەر باوکم لە ناو لیستەکە بێ ناوی ئەخوێنمەوە و ئەگەر باوکم متهم بێ ڕاپێکی دادگای ئەەکەم، لەبەر ئەوە بۆی هیچ عاتیفەیەک نەمگرێ و هیچ زەخت و فشار و ئەم لاولایەکم نێتە سەر پیشیانەوەکو لیژنەی نەزاهە پیشیانە مامەڵە ئەەکەین و هیچ باکم نییە. هەرچەند بەڕاستی من پێم خۆشە یەک کوردیتیانە بێ و پێم خۆشە کوردەکان هەمویان نمونەی دەستپاکی و نەزاهەت بن، بەڵامی تر ئەڵێی چی هەرچەند خۆ لە ڕاستیان وە نەفەر لە 364 نەفەرە، ینی ڕێژەیەکی زۆر نییە، بەڵام ئەگەر یەکێکیش بێ زۆرە، چونکە کوردەکان هەمیشە نمونەی دەستپاکی و خەمخۆری بوون و ئێمە بەڕاستی ئێستا پێویستمان بە ئەوەیە نمونەی زۆر جوان بۆ عێراق و بۆ جیهانی دەرەوەش پیشان دەین نەک بە دیاریکراوی ئەو نۆ کەسە تۆمەتەکانیان چین کاک عادل؟ والله دەستێوە مخالفاتی مالی زۆر گەورەی تایە، مخالفاتی ئیداری تایە، ینی ئەحکامی قەزایان بۆ دەرچووە، نەفەریان تایە بە دەیەها ساڵ حکم دراوە بەڵام ڕای کردووە تاریبیان کردووە، نەفەری تایە مەسەن ئیلقا قەبزی بۆ دەرچووە ڕای کردووە مەسەن خۆی تەسلیم نەکردووە بەداخەوە ڕەنگە حکوومەت یاریمی کوردستانیشە لەژێر ئەو چەترەی کە پێوەتی حکوومەت یاریمی کوردستانە داڵدە درابێ یان خۆی شارد بێتەوە یان خۆی حەشار دابێ. بۆیە من لە ڕێگەم بەرنامە جوانی جەنابتەوە داواکارم دەسەڵاتدارانی حکوومەت یاریمی کوردستان سێبەر نەبن و داڵدە نەبن و چەتر نەبن بۆ هیچ مخالفیەک و هیچ تاوانبارێک، بەتایبەتوانی کە ڕیان کردوێت حکمی لەسرە ئەتوانێت بچێتە بەردەم دادگا بە غیابی حکم دراوە، کی ئەڵێ تۆمەکانی ڕەت ناکاتەوە، کی ئەڵێ تەبریە نابێ. لەبەرەوە ئێمە کوردستان بانە بێتە شوێنی ئەو کەسانی کە بانە بێتە شوێنی گەنداڵستان، بانە بێتە شوێنی ئەو کەسانی کە بە ئالاف و بە مەلاین دینار و دۆلار مخالفیانێت، چونکە بەڕاستی ئەو پارانی دزراون بەشی کوردستانیشی تایە، ینی هەر بەرپرسێکی کورد بێ یا شیعە بێ یا عەرەب بێ یا چی بێ دزی یا دەخڵێک یا دەست پیسێکی کرد بێ لە سەدا 70 هەموو ئەو پارانی کە ئەو بردوویەتی مڵکی کوردستانە، مڵکی وڵاتیانی کوردستانە. لەبەرەوە ئێمە بۆچی داڵدەی کەسانێک بن کە مخالفەتی مالیان هەیە بۆچی تەسلیمان نەکەین و یان ئەگەر مزەکەرەی ئیلقا قەبزێکی بوو هات ینی تەبعی شەفافانە مامەڵە بکەن، ئەگەر بزانین ئەمە مەسەلەی ئیسقاطی سیاسی و تەسقیطی سیاسی نییە. بۆیە من ئەڵێم ینی پێویست بە ئەوە ئەکا ئێمە شەفافانە مامەڵە بکەین و گوێمان لای ئەوە نەبێ ئەمە لە چی حیزبێکە و لە چی لایەنێکە و لە چی بنەماڵەیەکە و لە چی عەشیرەتێکە زۆر ئاسایی بێ بەلامانەوە. باشە، سوپاس دەکەم کاک عادل. یەک پرسیار یاخود پرسیاری کۆتاییم تایبەت دەبێ بە خۆت. هەمیشە لیژنەکان لە پەرلەمانی عێراقدا سەرۆک و جێگر و بڕیاردەریان هەیە، بەڵام تۆ هەمیشە وەکو وتەبێژی لیژنەی نەزاهە خۆت دەناسێنی، تەنیا لیژنەی نەزاهە وتەبێژی هەیە؟ جنابەت ئاگاداری طبعاً ئێمە لە لیژنەی نەزاهە وەکو کورد هیچ پۆستێکمانەیە کە لەو لیژنانەیە کە هەموو هەرسێ ینی سەرۆک لەگەڵ جێگر لەگەڵ ڕازگر هەر بۆ عەرەبەکانە، بەڵام لە لیژنەی نەزاهە طبیعی شتێکمان ئەم جارە کرد کە لە دەورەکانی تر نەبوو. یەکەم نظام داخلیەکمان پێڕۆپرۆگرامێکی داخلیماندانا کە زۆر مهم بوو، دەستوورێکمانێ بۆ خۆمان. دووەم وتەبێژێکمان هەیە کە طبیعی من هەر ئاگام لێ نەبوو، لەو جەلسەشان نەبووم کە منیان داناوە، هەڵبژاردنیان کردووە، لەبەر ئەوەی کە دوای پرسیارم کرد بۆچی، وتیان لە زۆربەی لیقاوشتەکانە کە ئەڕۆین بۆ لایەنە سیاسیەکان یا سەرۆکایەتیەکانیان دەرئەکەویت بالفعل تۆ داکۆکی کارێکی باشی و جەریانیت ئەلبەت هەنی قسەیان هەبوو بۆ قانونبەڕ. لەبەرەوە ئەو ڕۆژەش کە نووسراوەکان کردووە و نردوێنە بۆ دکتۆر سەلیم جبوری و تەوقیع واژۆ کراوە، من هەر لێوێ نەبووم خۆشبەختانە. منیش ینی بەڕاستی متمانێکی زۆر گەورە بوو کە پۆستێک ئیستحداث بکەن بۆ کوردێ و کوردێک بێ بە وتەبێژی لیژنەی نەزاهەی عێراق کە گەندەڵێکی زۆر گەورە هەیە و جەنابیشت ئەوە بیرخستمەوە نوێنەری ئەمین عامی ئومەم متحیدە هات بۆ عێراق و هاتە لیژنەکەی ئێمە دوای ئەوەی کە کۆمەڵێک تاوتێوشت کرا دای بەشان ماوەتی ئەوە منیش ناوێکی ترم بۆ تۆ دانا، ناوم نای بیلدۆزەری نەزاهە لە عێراق و پۆستێکی زۆر قورس و گەورەیە. لە عێراق ئاسان نییە تۆ بتوانی شەفافانە و پیشەیانە
و بوێرانە بەرامبەر هەموو ئەو گەندەڵکارانە کە لە نووری مالیکی و لە حەیدەر عیبادی و لە ئەنجومەنی دادوەری و لە وەزیرە گەورەکانەوە تایەتی و هیچ بێباکانە طبعا مامەڵە بکەی و هەموو شایەتی نەزاهات و شایەتی دەستپاکی بوێریت بۆ بدا ئەمە طبعا دەستکەوتێکە بۆ کورد پێشەوەی بۆ عادل نووری بێ و بە پشتیوانی خوای گەورە ئەو سیقەش متمانی بە من دراوە یعنی یەکەم بە دەستکەوتێک بۆ ڕووسوری ڕووسپیەک بۆ کورد و نایڵم شکستی و نکولێک دروست بێ پشتیوانی خوا یعنی لەمە دووار وتەبێژ نیت بلدۆزەریشی کاک عادل سپاس دەکەم دیارە ئەو پرسیارم لەوەوە کرد لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراقدا وتەبێژ نییە بۆ لیژنەکان بەڵام تۆ ئاماژەت بۆ کرد کە دەستەکەتان بۆ خۆی پەیڕەوێکی داناوە بۆ خۆی یاخود دەستورێکی داناوە بۆ خۆی سپاس دەکەم سپاس بۆ ئەوەی کە لە پانۆرامای ئەم شەودا لەگەڵمان بووی سپاس بۆ عادل نووری وتەبێژی لیژنەی نەزاها سپاس بە جەنابی شتان